کاگڕابەر ئێوارەت باش ئیسرائیل دوێنێ شەو بەچڕی بۆردومانی سووریای کرد و بەتایبەتی هێرشەکانی بۆ سەر ژێرخانی ئابووری سووریا و پێگە سەربازیەکانی بوو. دەمەوێت خوێندنەوەی ئێوە لەسەر ئەم گۆڕانکاریانەی کە لە سووریا ڕوو دەدەن سەرەتا بزانم. ئێوارەتان باش، زۆر سپاس. بەڵێ دیارە ئەم پێشهاتانە چاوەڕوانکراو بوو کاتێک کە دەوڵەتێکی وەکو نظامی ئەسەد دوای پێنجدەیە ڕوخێ و وڵات دەکەوێتە بەردەم فەراغێکی گەورەی سیاسی و ئەمنی و هەموو ئەو شوناس و ئایدنتیتیانەی کە هەتا ئەو کاتە لەژێر دەستی دەوڵەتێکی خۆسەپێندا بوون ئەمانە ئەکەونە دۆخی بەرگریکردن و جارێکخە پێناسەکردنەوەی خۆیان لە ناو چوارچەوەی سیاسی تازەدا. ئەگەر سەیری وێنە گەورەکە بکەین کێشەی یەکەم ئەوەیە کە هەیئەی تەحریری شام یا جۆلانی یانەوەی کە ناوینەوە لە خۆی ئەحمەد شەرع تا ئێستا سەرکەوتونە بۆ لەوەی کە بتوانێت ئەم بۆشایی دەوڵەتە پڕ بکاتەوە بە جۆرێک کە هەموو پێکاتەکانی سووریا پێکاتی دانیشتوان و تائیفی و نەتەوەی سووریا هەز بە ئەمان بکەن و هەز بکەن کام قۆناغێکی ڕاگوزەری سەلامەتە بۆ هەمویان. بۆچی ئەمە نەتوانراوە بکرێ؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕووداوەکانی سووریا لە 14 ساڵی ڕابردووە کە بە خۆپشاندانەکانە دەست پێیەکە، بەڵام ئەگەر سەیری کەوتنی ئەسەد بکەین لە دێسەمبەری ساڵی ڕابردوو بە شێوەیەکی کتوپڕ لە سەردەستی ئەم گروپە چەکداری کە ناویان هەیەی تەحریری شامە، ئەبینی ئەمە ڕاستی ڕنگدانەوەی شۆڕشی گەلانی سووریا نەبوو، ڕنگدانەوەی ئەو داینامیکە سیاسی و کۆمەڵایەتی و هەڵسانەوەی نەبوو کە پێکاتەکانی سووریا تایە بەشدار بوون، بەڵکو زیاتر لە یاریەکی جیۆپۆلیتیکی جیۆسیاسی ناوچەی و ئیقلیمیە و کەوای کرد یاریدە دەربلەوەی کە بە شێوەیەکی کتوپڕ نظامی ئەسەد بڕخۆی و نظامی هەیئەی تەحریری شام ببێ بە جێگرەوەی دەوڵەت. ئەمە وای کرد کە هەیە تەحریری شام ئەگەر سەیری پێکاتەکەش بکەین لەناو خۆیدا بریتە لە کۆمەڵێک گروپی سیاسی کەم گروپی سیاسی و مەزهبی و ئایدۆلۆژی کە ئەوەی خۆیان نەکاتەوە ئایدۆلۆجیای جیهاد و سەپاندنی شەرعیەتی ئیسلامیە لە ناو دەوڵەتە، چیچانیتیایە، ئەفغانیتیایە، گروپی جیاجێتە، ئەمانە لە نەهجی سیاسەتیانە باوڕیان وایە کە ئەبێ دەوڵەتی سووریای تازە شریعەت جێبەجێ بکە. لە بەرامبەردا ئەحمەد شەرع وەکو وەڵامدانەوەیەک بۆ گۆڕانکاریەکانی ناوچەکە و پێداویستی ئیقلیمی هەوڵی داوە کە عەبای خۆی داکەنێ، خۆی لەو عەبای کۆنا ڕزگار بکە، بەڵام لە ڕاستیە ئەمە تەنها لە شێوە ڕوخسارە دەرکەوتووە جینا لە پێکەنانی ئیدارەی کاتیدا لە مەسلەی هەوڵەکان بۆ نووسینەوەی دەستورە، لە مەسلەی دروستکردنی کۆنگرەیەکی نیشتیمانیە، هیچێک لەوانە سەرکەوتو نەبوو کە بتوانێت ئەم گەرانتی ئەم زەمانەتە بدا بە پێکاتەکان. جا کورد لەلایەک عەلەویەکان بینیمان ماوەیەک لەمەوە بەرکوشتاری عەلەویەکان، ئەنجا ئێستا دورزیەکان، هەموو ئەمانە پێمانەڵێ کە سووریای ئێستا سووریایەکە لە قۆناغێکی ڕاگوزەری زۆر سەختدایە کە ئاسان نییە بتوانێت بپەڕێتەوە بۆ وەدیهێنانی ئاشتی لە ناوخۆی خۆیداوت لەسەر ئاسی ناوچەیشدا. باشە کاگڕابەر، بە خوێندنەوەی ئێوە ئەوە دەستی دەرەکیە لە پشتی ئەم ڕووداوانەی کە لە سووریا ڕوودەدەن، یاخود ئەحمەد شەرع کە پێکاتەکانی پشتگوێ خستووە ناتوانێت کە ئیدارێکی باشی پێکاتەکان بکە لە سووریا، یاخودەوەی ئیسرائیلە کە دەیەوێت دروزەکان لە دژی شەرع بجوڵێنێ لە وڵاتەکەیە؟ ڕاستی ئەوەی تا ئێستا ئەبینرێ وەکو وتم ئەگەر سێری پێکاتەی جەبهەی تەحریری شام یا هەیەی تەحریری شام بکەی ئەبینی تا ئێستا لە ناو خۆیدا پێکاتێکی زۆر ئاڵۆزی هەیە. هێزەکان هەمویان یەک ڕوانگەیان بۆ بنیادانەوەی دەوڵەتی سووریانیە، وەکوتم هێزی بیانی تایە، هێزی چیچانی تایە، هێزی ئەفغانی تایە، خەڵکی تورکی تایە، خەڵکی غەیرە سووری تایە کە بە ماوەیەکی کەمە جنسیان وەرگرتووە یا پلەی سەربازیان بەرز کراوەوە. هەموو ئەمانە پرۆسی ناتەندروستن، پرۆسەیەکی ناتەبیعین. ئینجا خودی هەیە تەحریری شام لە ناوی خۆدا لە ڕووی ئایدۆلۆژیا ڕوانگە بۆ ئیدارەی دەوڵەتە دابەش بووە. ئەحمەد شەرع ڕەنگە نوێنەرایەتی لە ڕووکەژە نوێنەرایەتی تایارێکی مەدەنی یان خۆگونجێنی یا پراگماتیکی بکە کە بێوێ خۆی بگونجێنێ لەگەڵ داخوازیەکانی ناوخۆی سیاسەتی ناوچەی و سیاسەتی ناوخۆی و پێکاتەی سووریا.
بەڵام ڕەنگە ئەمە بۆ شوێکە ئیدعای دامەزرانی دەوڵەتێکی مەدەنی بکە بەڵام ڕەنگە ڕێگری گەوری لە بەردەما بێ و بیرمان نەچێکە لە ناوەی ئەم هێزە سیاسیە تا ئێستا هێزێکی میلیشاییە ئەم هێزە میلیشایە باوەڕی بە جیهات هەیە باوەڕی بە جێبەجێکردنی شریعەت هەیە و چاوی لە مۆدلی تاالبانە چاوی لە مۆدلی دیکەی جێبەجێکردنی ئیسلامی سیاسی شریعەتی و جیهادیە و ئەمانە تێگەیشتێکی ڕوونیان بۆ پێکهاتەی مێژووی دانیشتوان و دێمۆگرافی سووریانیە ئەمانە نازانن عەلەویەکان چێن ئەمانە نازانن دروزەکان چێن ئەمانە خوێندنەوەیان بۆ هەر تائیفەیەکی لەژێر غەیری ئیسلامی سوننا خوێندنەوەیان بۆیان وەکو خەڵکی مەجووز وەکو کافر وەکو هەڵگەڕاوە سیرەکەن بۆیە ئەم خەتە ئایدۆلۆجیایە زۆر قورسە کە بتوانێت ئەم ئاسایش بۆ ئەمانە بۆ ئەم گروپانە دابین بکات لە ڕاستیە ئەمە لەلایەک لایەکەوە ئەگەر سەیری ناوچەی دورزیەکان بکەین هەر لە سەرەتای ڕوخانی ئەسەدەوە ناوچەی دورزیەکان هەمیشە بە حەزەرەوە هەر وەکو چۆن کوردەکانیش بە حەزەرەوە سەیری پێشاتەکانیان کرد ئەگەر چی نیەت باشی خۆیان نەشاردوێتەوە کە چاویان لەوەی سووریای تازە سووریایەک بێت مافی ئەوانیش بپارێزێ و یەکێتی سووریا بپارێزن و ئەمانە هەمویان بەیەکەوە لە شێوەی پەیمانێکی کۆمەڵایەتی تازەیە بەشداری بکەنەوە لە دروستکردنی سووریای تازەوەدا خەڵکی سووریا بەگشتی بە هەموو پێکاتەکانەوە هەوڵی ئەویان داوە کە نیەت پاکی نیشان بدەن و دەرفەتێک بدەن بە هەیەت تەحریری شام و ئەحمەد شەرع و ئیدارەکەی کە بتوانێت ئەم هەنگاوانە بڵێم لە ڕاستیا لە کردەیە ئەگەر سەیری پێکاتی حکوومەتە ڕاگوزەرەکەی بکەین نەیتوانێت ئەمە بکار نەیتوانێت ڕنگدانەوەی پێکاتەکان بێت نەیتوانیوە ئەگەر سەیری ئەم ئیداری دەوڵەت و ئەو یاسا و لەوە ئەحانە بکەیت کە تا ئێستا کاری پێکردووە نەیتوانێت ڕنگدانەوە بێت بە پێچەوانەوە زیاتر توندوتیژی بەرەمێناوە کوشتار و دەستدرێژی و کۆمەڵکوژی بۆ سەر عەلەویەکان کۆمەڵکوژی کوشتاری تا ئێستا زیاتر لە 100 کەس لە ناوچە دورزیەکانە ئەمە کە لە ناوخۆی وڵاتە ڕووەدا لە بەرامبەردا دەستی دەرەچی ئەبێتە قسە بۆ دەستی دەرەچی ئەبێتە باسیەکی گرنگ لەبەرەوەی کە کاتێک دۆخی ناوخۆی وڵات تێکەچێت ئەم گروپانە هەوڵەدەن پشگیری بخۆیان بدۆزنەوە گروپی دورزیەکان کە لە بەردەم دۆخێکی سەختی ئاوەدان کاتێک کە لە دیمەشق ئەمان و ئاسایش نادۆزنەوە ناتوان ببن بە بەشێک لە پرۆسی سیاسی تازە بۆیە بە دڵنیاییەوە چاویان لەوەیە کە داوای هاوکاری و پشتیوانی نێودەوڵەتیەکەن ئەمە لە کاتێکدا کە لە دوای کەوتنی ئەسەدەوە سووریا ئەبێ بە ساحەی ململانێ و جەنگی نێوان تورکیا و ئیسرائیل بە دەرەجە یەکەم هەرێکە لەم دوو وڵاتەش بە پلەی یەکەم استراتیژی ئەمنیان هەیە و چاوەڕوانی ئەمنیان هەیە بۆی کە لە ڕێگای استراتیژی ئەمنی و سیاسەتی ئەمنیەکانی خۆیانەوە بە پێی پێویست دەستوەردان بکەن لە سووریایە ئەگەر سەیری ڕوانگەی استراتیژی ئەمنی تورکیا بۆ سووریا بە دەرەجە یەکەم ڕێگریە لە کوردەکان و هەوڵی کوردەکان هەتا ئێستا ئەگەر چی بەم دوایان نەرمیشی نوان دەبێت استراتیژی ئەمنی ئیسرائیلیش لە سووریا ئەوەیە کە سووریا مۆڵگەی گروپە چەکدارە جیهادیەکانە و ئیسرائیل نایەڵێ ئەم گروپە چەکدارە جیهادیانە ببنە هەڕەشە بۆ سەر سنوورەکانی لە باشوورەوە لە دیوی ساحیلەوە لە ناوچانی کە دروست و عەرەبیەکانی لێە بۆیە بەدڵنیایەوە ڕێگە بەخۆیدا کە دەستی وەردان بکات. پاشە کاک ڕابەر دروزەکان بۆچی ئیسرائیلیان هەڵبژاردووە کە پاڵپشتیان بکات ئیسرائیل دژی سیاسەتی ئیدارەکەی ئەحمەد شەرع و شەرعە تا ئێستا لە ئەرزی واقعا ڕاستیەکەی ینی وەکو وتم هاتنە سەرکاری ئەحمەد شەرع ڕوخانی ئەسەد و هاتنە سەرکاری ئەحمەد شەرع ڕەنگە وەکو زۆربەی چاودێران و راپۆرتەکانیش باسیەکەن ئەگەر چی ئەمە بە بەڵگە نەسەلمێنراوە بەڵام لە ڕووی راپۆرتی ناوەندەکانی استراتیژیەوە ئەگەر سووری ئەگەر تورکیا و ئیسرائیل ڕاستەخۆ پشگیری شەرعیان نەکرد بێت لە ڕوخاندنی ئەسەدا بەدڵی ئەوان بۆ ڕێگر نەبوونە بۆیە ئەمە مانەوەیە کە نەخێر ئیسرائیل لە بنەمادا لە پرەنسیبدا دژی ئەحمەد شەرع و ئەم ئیدارە تازێنێ و دژی ئەم گۆڕانکاریە نییە کە باشەکەواتە ئیسرائیل چی لە سووریا دەوێت کاک ڕابەر گرفتی ئیسرائیل لەگەڵ سووریا چییە لە ئێستاە؟ بە پلەی یەکەم ململانەی ئیسرائیلە لەگەڵ تورکیا لە بەرەوەی تورکیا لە دوای دەسەمبەرەوە لە دوای ڕوخانی ئەسەدەوە تورکیا بە شێوەیەکی زۆر ئاشکرا کاریگەری گەورەی هەیە بەسەر سیاسەتی دەرەوە و ناوخۆی سووریا
و تورکیا خۆی بە وەسی ئەزانێ لەسەر سووریای تازە و تورکیا خۆی بە خاوەنی سووریای تازە ئەزانێ بۆیە ئەمە بۆ ئیسرائیل کێشەیە ئیسرائیل هیچ کات ڕازی نابێت لەوەی کە تورکایەکی ئیخوانی یان تورکایە کە بە هەموو ئەو کێشانەی کە ئێستا لەگەڵ ئیسرائیلە هەیەی بەتابە لەسەر خاکی سووریا ڕێگە نادا کە سووریا بەم ئاسانیە بۆ تورکیا یەکلای بێتەوە بۆیە بۆی ئەمە بکبێ کارتی بەدەستەوە بێ ئەم کارتانەش بەشێکی پەیوەندی بەوەیە کاتێک کە ئیدارەی ئەحمەد شەرع ناتوانێت سەرکەوتوانە ئیدارەی فایلی کەمەنەتەوەکان و تایفەکان بدا و کاتێک کە ئەمانە ڕوبەڕووی هەڕەشە و ڕوبەڕووی کوشتارە بنەوە بە دڵنیایەوە ئەم کاتە ڕێگایەکی زۆر ئاسان ئەکرێتەوە بۆ هەر وڵاتێکەکە بەتابەت ئیسرائیل کە ئێستا لەو ناوچەیە دەست پێش هاتنە پێشەوەی هەیە و ئەمە ئەم ناوچەیە ناوچەیەکی زۆر ئاڵۆز و لە ڕووی جیۆسیاسی و ناوچەیەکی زۆر ئاڵۆز و استراتیژیە بۆ ئەمنیەتی ئیسرائیل بۆیە بە دڵنیایەوە ئیسرائیل ئەم کاتە ئەوە بەکاردێنێ و خاڵی جەوهری ئەوەیە کە ئیسرائیل ڕێگە نادا کە سووریا بەو ئاسانیە ببێتە دەوڵەتێک کە لەژێر وەسایی تورکی دابێت. باش کاک ڕابەر پێتان وایە کە ئیسرائیل پاڵپشتێکی گەورەی دروزیەکان بێ ینی تا کۆتایی لەگەڵ یان نابێ یاخودەوەیە کە ئەگەر لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەون ئیتر کۆتایی بەوە بێت کە پاڵپشتیان بکە. لە سیستەمی تازەی ئەگەر بەگشتی وێنە گەورەکەی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەم ڕووداوانەی کە ڕووەدەن ڕاستیەکەی خاڵێکی سەرنجڕاکێش ئەوەیە کە ئێمە لە بەردەم پاراستنی سەروەری خۆجێیدان سەروەری خۆجێی مەبەستمان لەوەیە هەموو ئەم نەتە و تایفانەی کە لە ناو وڵاتانی دوای کۆنفلێکت وڵاتانی دوای شەڕ و پێکدادان نمونەی سووریا نمونەی یەمەن نمونەی عێراق هەموو ئەم هەتا لوبناان هەموو وڵاتانی کە پێکاتی تایفی و سیاسی دیاریکراوێتە ئەم وڵاتانە جارێکی کە ئەبێ سەروەری خۆجێی ئەم پێکاتانە بپارێزرێ بۆیە بەدڵنیاییەوە نە ئیسرائیل و نە کۆمەلگای نێودەوڵەتی دەستبەرداری دروزیەکان نابێ دەستبەرداری عەلەویەکانیش نابێ و تەنانەت دەستبەرداری کوردەکانیش نابێ بۆیە سووریای تازە ئەوەی کە ئەبێ لی تێبگەین ئەوەیە کە ئەبێ خۆی بگونجێنە لەسەر جۆرێک لە تەوافق و ئاشتیە کە لە نێوان ئەم سەروەریە خۆجێیانە واتە بە دڵنیاییەوە دروزەکان ئەگەر قەرار بێ لە چوارچەوەی سووریا بمێنەوە ئەبێ وەکو پێکاتەیەکی مەزهەبی سربەخۆ و بەشدار لە دەوڵەتی تازەیە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی مافەوە ئەبێ حسابیان بۆ بکرێ و ئەبێ پارێزراو بن هەمان شێوە بۆ عەلەویەکان بە هەمان شێوە بۆ کوردەکان بۆیە من پێم وانییە کە نا ئەحمەد شەرع نە هیچ ئیدارەیەکی دیکە لە سووریا ئەگەر بۆ ئاراسی ئیش بکە کە سووریا جارێککە لەسەر بنەمای سووریای عەرەبی یەک ڕەنگ و دەوڵەتی تۆتالیتاری سەرکوتکار و سوپای یەکدەست و ئەمانە جاریشکە بێت دەوڵەت بەو مۆدەلی پێش 2011 دروست نابێتەوە. باشە بەڵام کاک ڕابەر تێڕوانینێکی دیکەشەیە کە تێڕوانینێکی ئایدۆلۆجیە دەڵێن کە ئیسرائیل دروزیەکان وەکو داردەستێک لە دژی ڕژێمەکەی شەرع بەکاردێنێ ینی دەیەوێت دژی ئەو بزاوتە ئیسلامی کە لە سووریا هەیە دروزیەکان بەکاربهێنێ ئێوە پێتان وایە ئەم تێڕوانینە تا چەند لە واقعیە و نزیک بێت تاو کاتێک کە ئەحمەد شەرع و ئیدارەکەی و هەیئەی تەحریری شام هیچ هەڕەشەیەک نەبن بۆ سەر ئیسرائیل کەنین بەڕاستی و ئەمایان نەشاردوێتەوە لەسەر زاری وەزیری دەرەوەکەی ئەحمەد شەرع بۆ خۆی ئەمانە هەمیشە وتویانە کە ئێمە هیچ کێشە ئێمە نابین بە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل و نیازی هیچ هێرشێک و دژمنایەتێکی ئیسرائیلمانێ بۆیە من پێم وایە تا ئەو کاتە غیری ئەوە ئیسرائیل هیچ کێشەیەکی لەگەڵ ئەم دەوڵەتەیە یان ئەم ئیدارەیە نییە جگە لە ئەوەی کە وەکو وتم نایەڵێ یەکەم ئەم دەستدرێژی تورکیا باشە بەڵام کاگرابەر کەمێک پێش ئێستا بەڕێز ئاماژۆ پێدا کە چەند گروپێکی توندڕەوی جیهادی لە ناو ڕژێمی شەرعدان ینی لە ناو دەسەڵاتی ئەودان یعنی پێتان وانییە کە ئەمە هەڕەشە بێت بۆ سەر ئیسرائیل نە ئەمانە بە دەرەجەکەم هەڕەشەن بۆ سەر شەرع خۆی لەبەرەوەی من باس کردوتم ئەمە بۆکو کۆنفلکتی ناوخۆیی باس کرد هەتا ئێستا شەرع و هەیەی تەحریری شام سەرکەوتون و نەبووە لەوەی کە بتوانێت یەک دەست و یەک استراتیژ و یەک سیاست بێ ئەم گروپانە بە ئاسانی ناتوێنەوە ئەم گروپانە بە ئاسانی مل نادەن بۆ
خواستی ئەحمەد شەرع ئەوەی کە ئێستا ئەوێ ئیدعای دامەزراندنی دەوڵەتێکی مەدەنی بکە بۆیە ئەبینی ئەم گروپانە زۆر دڕەقانە و ئەگەر سەیری بکەیت هەتاگە سەیری ڕووداوی کوشتاری عەلەویەکان بکەیت لە چەند مانگە ڕابردووە بە هەمان شێوە زۆربەی ئەوانەی کە ئەنجامیاندا بوو چەکداری بیانی بوون چەکداری چیچانی بوون ئەفغانی بوون ئێرانی بوون تورک بوون بۆیە ئەبینی کە ئەمەی کە ئێستا تەحەدایە لە بەردەم دەوڵەتی سووریای تازە ئیدارەی سووریای تازە بە ئەحمەد شەرع خۆیەوە تەحەدای ناوخۆیە بۆ هەیە تەحلیلیشان بە دەرەجەی یەکەم ئەجینا بۆ ئیسرائیل دواتر ئەم گروپانە هەمووی بەرگەی چەند بۆمباران و لێدانێک و زەبری سەربازی ناگرن یعنی ئەمانە شتێکی زۆر لە ڕووی سەربازی و قورسایەکی ئەو تۆیان نییە کە بتوانن هەڕەشەی جدی بن بۆ سەر ئیسرائیلیان بۆ سەر وڵاتێکی دیکە بەڵام ئەوەی کە هەڕەشەی جدین ئەوەیە کە ئەمانە هەڕەشەن بۆ سەر ناوخۆی تێکچوونی بارودۆخی ناوخۆی سووریا و خۆی ئێستا بینین ئەمانە ئێستا سووریا خسۆتە بەردەم خسۆتە سەر لەپی شەیتان بۆ جووبارە چوونە ناو بازنەیەکی تازەی ململانەی پێکدادانی ئەهلی و شەڕی ناوخۆی کەواتە کاگڕابەر بە بۆچوونی ئێوە کام ئەگەرایان لە پێشترەیانی ئێستا سووریا لە بەردەم شەڕێکی ناوخۆیدایە یاخودەوەی کە لە بەردەم هێرشی زەمینی ئیسرائیلە بۆ سەر سووریا هێرشی زەمینی ئیسرائیلی ئەگەر ڕوو بدا بۆ سەر سووریا لە ئاستێکی دیاریکراوە بێت تا ئەو شوێنانەی کە تا ئێستا ئیسرائیل ناوچەکانی سەحنایە و ناوچەکانی سوێدا و بە جنوبی سووریا و ناوچەکانی ساحل ئەوانەی کە دروزیەکان قەڵەمڕێی دروزیەکان بۆ هەر لە کۆنەوە ڕەنگە ئەم ئەگەر ڕوو بدا ڕەنگە تەنها ئەم شوێنانە بپارێزێ و زیاتر پێشڕێی بکە لە بەرزایەکانی جۆلانی شەوەکو کە هەیە ئەمە لەلایەکە و لایەکەوە مەسلەی شەڕی ناوخۆی بەڵێ هەمیشە لە سووریا ئەگەرێکی کراوەیە شەڕی ناوخۆی لەبەرەوەی سووریا ئێستا وەکووتم سووریای ئێستا بەتابەت ئەم هەیئەی تەحلیلی شام هەتا نەتوانێت بەسەر ئەم خلافاتە ئایدۆلۆژیایی و تێگەیشتنە جیهادی کە تا ئێستا لەناو خودی گروپەکانی خۆیان زاڵ بێ بە دەرەجە یەکەم بە پلەی دووەم نەتوانێت کار بکە بۆ کرانەوەیەکی سیاسی و دەستوری بەڕووی گروپەکانی دیکە عەلەویەکان کوردەکان دروزەکان هەموو ئەمانە کە لەناو کە بەشێکن لە دانیشتوانی ڕەسەنی سووریا و بەشێکن لە پێکەنەری داینامیکی سەرەکی کۆمەڵایەتی و سیاسی و مێژووی سووریا ئەگەر نەتوانێت بەڕووی ئەمانەیە بکرێتەوە بە دڵنیایەوە شەڕی ناوخۆیی ئەگەرێکی کراوەیە و ئێستا ڕەنگە دەستیشی پێکردبێ ینی ئێستا تایەژی بەڵێ کاگڕابەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئیسرائیل هەڕەشەی دابشکردنی سووریای دەکرد پێتان وایە ئیسرائیل بێوێت کە سووریا دابش بکە بۆ چەند هەرێمێک و بۆ چەند دەسەڵاتێکی خۆجێی ڕاستیەکەی نازانم ینی ئەمەیان وەکووتم من ناتوانم پێشببینی ئەوە بکەم ئایا کە ئیسرائیل ئەمە ئەکا بە ناوهێنانی ڕسمی یان چ دەوڵەتێکەکە ئەمە یان ئەمە ئەبێ بە واقعێکی داسەپاو بەڵام وەکو لە سەرەتای قسەکانم وتم واقعی تازەی دوای دەوڵەتی تۆتالیتاری مرکزی بریتە لە واقعی ئیدارەی خۆجێیی ئەم ئیدارە خۆجێیانە لەسەر بنەمای دووسێ شت پێکدە یەکەمیان لە چوارچەوەی خاک و دەوڵەتی سووریا ئەمێنەوە بەڵام ئەمانە لەسەر بنەمای جیاوازی مەسەبی و جیاوازی نەتەوەی و ئیتنیکی و ئاینی خۆیان ئەبن بە خاوەنی سەروەری خۆجێی خۆیان واتە ئەبێ وەکو پێکاتە کە قەڵەمڕەویان لە ناوچەیەکی دیاریکراوە جا لە شێوەی هەرێمەکە لە شێوەی ناوچەیەکی خۆبەڕێوەبەریە وەکوی ئێستا کە لە ڕۆژئاوا هەیە ئەمانە ئەمێننەوە و بەرژەوەندەکانیان ئەبەسترێتەوە بە پاراستنی بەرژەوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەوە هێزگەری ئیقلیمی و نێودەوڵەتی ئەیان پارێزن و پاشان ئیدارەی و پەیوەندی نێوان ئەمانە لەگەڵ دەوڵەتی مرکز و پەیوەندیان لەگەڵ یەکتریا ئەبێ لەسەر بنەمای تێگەیشتێکی واقعی بێ بۆ واقعی تازەی سووریا بۆیە ئەمە ناوەنەی دابشکردن ناوەنەی بەهرێمکردن بەڵام وەکووتم سووریا بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە بۆ تێگەیشتنی کۆنی ئێمە بۆ دەوڵەت لە سەردەمی پێش بەهاری عەربی پێش 2011 دەوڵەتێکی یەکگرتووی یەک پارچەی یەک دەوڵەت یەک سیستەمی یەک سەرباز ئەم سووریایە ناگەڕێتەوە ئەم قۆناغا بۆیە واقعی تازە ئەبێ ئێمە خوێندنەوەکان ئێمە لەسەر بربەرنای تێگەیشتن بێت لە واقعی ئیدارەی فرەپێکاتەیی و ناوچەی سربەخۆیی یان ناوچەی سەروەری فرەپێکاتەیی و فرە ناوچەی و فرە هەرێمی باشە بەڵام کاگڕابەر شەرع بەردەوام جەخت لەسەر دەوڵەتێکی مرکزی دەکاتەوە لەسەر بەهێزی مرکزی دەکاتەوە
ئەسێوەکە دەڵێن کە سووریا نابێتەوە بە دەوڵەتێکی مرکزی پێتان وایە کە ئەمە لەگەڵ خواستەکانی شەرعا ناگونجێ یاخود ئەمە خواستی کیە کە بەم جۆرە سووریا دابش بێ؟ خواستی هەر کەسێک بێت ئەمە واقعەکی تازەی داسەپاوە نەشەر ئەتوانێت جارێکی کە هەموو سووریا کۆنتترۆل بکاو بەڕێوەی با نە هیچ ئیدارێکی غێری شەرعی نە ئەسەدیش پێشەوە لە 10 ساڵی ڕابردووە توانی ئەوە بکە بۆیە ناچارە مامەڵە لەگەڵ ئەم واقعەت داسەپاوە تازەیە بکە ئەمڕۆ ناوچەکەیە ئاکتەرێکی گرنگەیە کە تورکایە ئاکتەرێکی دیکەی گرنگەیە کە ئیسرائیلە و ڕەنگە ئاکتەری دیکەشە بن ئێستا لە لاوەزیا بنیان ڕەنگە لە داهاتووە دەرکەونەوە پەیدا بن ئەم ئاکتەرانە هەمویان ڕۆڵ و کاریگەریان هەیە لە هێشتنەوەی باڵانسی هێز ئەم باڵانسی هێزە بەشێکی وەکوتم استراتیژی ئەمنی لە پشتەوەی بەشێکی دیکەی استراتیژی ئابووری و پەیوەندی ئابووری و بەرژەوەندی ئابووری ئیدارەی ئەدا بەشێکی دیکە دوژمنداری ئایدۆلۆژی مێژووی بەڕێوەی ئەبا ئەگەر هەموو ئەمانە ببەستینەوە بەیەکەوە ئیتر ئەمە ئەگەر بەدڵی شەرع بێت بەڵێ پێی خۆشەوەکو ئەسەددانیشێ هەموو سووریا تا 50 ساڵی کە بڕێوە بە بەڵام ئەمەی بۆ ناچێتە سەر ناتوانێت ئەمە بک بۆیە ناچارە خۆی بگونجێنێ و خۆی لەگەڵ ئەم واقع تازەیە بگونجێنەوە ئەمەشمان لە ڕابردووە بینیوە کە چەند شەرع زۆر گوتارێکی پراگماتیکی عملی بەکارهێناوە ئەگەر لە ڕووکەشی شابێ زۆر پراگماتیکی بەرامبەر بە ڕۆژاوا قسەی کردووە بەرامبەر بە پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل قسەی کردووە بەرامبەر بە پەیوەندیەکان واتە شەرع هەوڵەدا بۆ مانەوەی خۆی و ئەوەی کە تا ئێستا دروستی کردووە وتارێکی پراگماتیکی بەکارهێناوە کە هەوڵ بدا هەموو لایەنەکان ڕازی بکەوە بە هەمووان بڵێ کە نە ئەو ئیدارەکەی و دەوڵەتە تازەکەی نابنە هەڕەشە بۆ سەر کەس بەڵام ئەمەی کرد لەسەر ئەرزی واقعیشە ڕووەدا کە ئەم گروپە جیاوازانە ئەم نە هەڕەشە بۆ سەر لایەنەکانی دیکە ئەمەش بۆ خۆی تەحەدایەکی ناوخۆیە کە بەرۆکی شەرعی گرتووە بە دەرەجەیەکەم زۆر باشەکەواتە کاگڕابەر کورد وەکو یەکێک لە پێکهاتەکانی سووریا پێویستە لەم ئاڵۆزیانەی ئێستا ڕۆڵی کورد چی بێت؟ کوردە بێ هەتا ئەتوانێت ئەوەی ئێستا کردی ئەوەی لەو ڕۆژانەی ڕابردوو کۆنفرانسی یەکگرتووی نیشتیمانی هەنگاوێکی زۆر باش بوو ئەبێ بەردەوام بێ لەسەر یەخستنی هێزەکانی خۆی چ لە ڕووی ئایدۆلۆژیەوە چ لە ڕووی سەربازیەوە پەیوەندیەکانی لەگەڵ ناوچەکە لەگەڵ هێزە ئیقلیمیەکان پێشخستنی ئیدارەی خۆی پاراستنی توانایەکانی سەربازی و توانایەکانی بەرگریکردن لە خۆی هەموو ئەمانە ئەبێ کورد بۆ خۆی لە ناوخۆی خۆیدا بیکە و بتوانێت بەژۆندەکانی خۆی و ئەو قەڵەمڕێی و خاکەی کە ئێستا بەدێو سەوێتی بیپارێزێ ئەمە ئەرکی استراتیژی ئێستای کووردە باشە بەڵام کاگڕابەر ئەم کۆنفرانسەی کە ئەنجام درا ئەحمەد شەرعی تووڕە کرد کە بەوەی هێزی شوێنە نزیک بەنداوی تشرین پێتان وایە ئێوە شەڕێک لە نێوان کورد و هێزەکانی ئەحمەد شەرع ڕوو بدات؟ ینی تووڕەیەکە کەیفی خۆەتی ئێوە زۆر مشکلەیەکی گەورە نییە کورد ئەمڕۆ هاوپەیمانی کورد لە ڕۆژاوایە هاوپەیمانی استراتیژی وەکو ئەمریکای هەیە و کورد گوتارێکی زۆر مەدەنی هەیە بۆ حکومڕانی بۆ ڕێزگرتن لە مافی پێکاتەکان بۆ ڕێزگرتن لە ژن بۆ ڕێزگرتن لە هاوڵاتی و ڕوئایەکی ڕوونی هەیە بۆ تا ڕادێک ڕوونی هەیە بۆ حکومڕانی ناوخۆی و ئیدار و خواستەکانی خۆی لە ڕووی سەربازیشەوە ئەمە قسەی من نییە قسەی هەموو چاودێرانی سەربازیشە لە ڕووی سەربازیشەوە ئیمکانات و توانایەکانی هێزەکانی سووریای دیموکرات و ڕۆژاوا زۆر زۆر بەهێزتر و بەتواناترە لە ئیمکاناتەکانی ئەحمەد شەرعیش بۆیە ئەحمەد شەرع چۆن ئەڕوانێتە ئەمە بێگومان پێی قەڵسە بێ یان بە زۆرێک لە جۆرەکان ئەبینی ئەمە جۆرێک لە ڕنگدانەوەی ڕەنگە مەترسی تورکیش بێ یان دووبارەکردنەوەی ئەو گوتارەیە کە ترسی هەیە لە دروستبوونی قوارێکی فیدرالی و ڕەتکردنەوەی فیدرالیزم بە هەموو شێوەیەک بەردەوام لە گوتارەکانی ڕەنگەداتەوە بەڵام ئەوی ئەوان ئێڵێن بریتێنە لە واقع ئەوەی کە لە واقع ڕووەدا واقعی مەدانی و سەربازی و گەشە سندنەکانی ڕۆژانی ئەم واقع مەدانی و سەربازیە شتێکە و ئەوەی ئەوان ئێڵێن و باسیەکەن شتێکی دیکەیە باشە کاگرابەر ئەگەر بێت وەم ئەگەرە چاوەڕوانکراو بێ و هێزەکانی ئەحمەد شەرع هێرش بکەنە سەر کورد پێتان وایە کە کورد لە توانای سەربازیەوە توانای ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی شەرعی هەبێت؟ بەڵێ هەیەی دیارە من خەبیری سەربازی نیم بەڵام
بە هەموو ئەوانەی کە شارەزانی سەربازی باسەکەن من خەبیری شەربازینم ناتوانم بڵێم بەڵام بە تەسەوری من لە ڕوانگەی ئەوانەی کە شارەزایانی سەربازی باسەکەن بەڵێ هەیەی. زۆر باشە بە ڕێز ڕابەر تەلعەت ماستەر لە لێکۆڵینەوەی سیاسی لە هەولێر زۆر سپاس بۆ بەشداریکردنت.